سڵاوتان دەبێت بەخێر بێنەوە بە ڤیدیۆیەکی نوێی فێربوون و باشترکردنی ئینگلیزی لە کەناڵی گورگڵیش. ئەمڕۆ بە بۆنەی ئەوەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانداین خۆمان فێری ئەو وشاناکەین کە پێویستە بۆ ئەم مانگە بیانزانین لە زمانی ئینگلیزیدا. خۆم لەگەڵتانە بم بۆ چۆنێتی خوێندنەوەی وشەکان و هەروە بۆ پێوتنی ماناکانیان بە جوانی و بەڕوونی. پێش دەستپێکردن ئەمە بەڕای ئێوە سەبارەت بە کارێوەر برم ئازیزان. تکایە لە کۆمێن وەڵامی خۆتان بنووسن بۆ من. ئایا پێتان باشە کە من هەر لە یوتیوب و بەتایبەت لەم کەناڵی خۆم کۆرسێکی زمانی ئینگلیزیتان بۆ دابنێم؟ هەر لە سەرتاوە تا فێربوونی زمانەکە لەگەڵتانە بم. هەرچەندە نازانم کە ئایا بینەریە بێت یان خودنا ئەکتیڤە بێ یان خودنا، بەڵام پلانم وایە کە کۆرسێکی فێربوونی ئینگلیزی بە ناوی گورگڵیشدا بنێم. تکایە ڕای خۆتان بنووسن. ئێستاش بەدەست پێ بکەین. یەکەم وشە خودی ناوەکەیە، ڕەمەزان. بە ئینگلیزی بەو شێوازە خوێندرێت و بۆ شێوازەش نووسرێ. نووسینەکە دیارە، شێوازی خوێندنەوەکەشی ئەمەیە: ڕامەدان، ڕامەدان، ڕامەدان واتە ڕەمەزان. ئەمەش ڕستەیەکە بۆ وشەکە. Muslims greet each other by saying Ramadan Mubarak. مسلمانەکان سڵاو لە یەکتر دەکەن بە وتنی ڕەمەزان مبارەک. دووەم وشە فاستن. فاستن واتە ڕۆژوگرتن. فاستن، فاستن. بابینە سەر ڕستەکە. Fasting is the main active worship during the month of Ramadan. واتە ڕۆژوگرتن کارێکی سەرەکی پەرستنە لە ماوەی مانگی ڕەمەزانە. فاستن. وشەی دواتر پارشێو، پێ وترێ سوهور. سوهور هەر وشە عەرەبیەکە بەکارهێنرێتەوە لەبەرەوەی وشێکی تایبەتیان نییە بۆ پارشێو، هەر عەرەبیەکە بەکارهێننەوە، بۆیە سوهور. سوهور واتە پارشێو. I usually wake up at 4 AM to have my suhoor. زۆربەی جار کاتژمێر 4 بەیانی هەڵەستم بۆ خواردنی پارشێو. وشەی دواتر بەربانگ، ئیفتار، پێ وترێ چی؟ ئیفتار. ئیفتار هەر وشە عەرەبیەکە بەکارهێننەوە وەکو وشەی پارشێو. باشە، کەواتە وشێکی تایبەتیان نییە. ئیفتار. باوینە سەر ڕستەکە. The whole family gathers together for iftar at sunset. واتە تەواوی خێزانەکە کۆبنەوە پێکەوە بۆ ئیفتار لە کاتی خۆراوە بوون. وشەی دواتر خێرکردن، زەکات. بە ئینگلیزی پێ وترێ charity. charity. charity واتە خێرکردن، زەکات. بابینە سەر ڕستەکە. Ramadan is a month of generosity and giving charity to the poor. واتە ڕەمەزان مانگی بەخشندەیی و پێدانی زەکاتە بۆ هەژاران، بۆ هەژار. وشەی دواتر قورئانی پیرۆز، پێی وترێ Holy Quran. ئەو وشەی یوە لە ناو وشەی قورئانەکە لە ئینگلیزیەکەیە. ئەگەر خوێنتانەوە بە دەنگێکی کەمێ نزم بیخوێننەوە با زۆر دەرنەکە بێ یوەکە. ئەگەر هیچ نەتان خوێندەوە ئەوە هەر بڵێن Quran. Quran. Holy Quran واتە قورئانی پیرۆز. بابینە سەر ڕستەکە. Muslims try to read the entire Holy Quran during Ramadan. مسلمانان هەوڵە دەنکەوە هەموو قورئانی پیرۆز بخوێننەوە لە ماوەی مانگی ڕەمەزاندا. Holy Quran. تەراویح، تەراوی. تەراویح پێی دەوترێت تەراوی. تەراوی واتە تەراویح بە ئینگلیزی. Many people go to the mosque every night to perform Tarawih prayers. چەندین خەڵک ئەڕۆن بۆ مزگەوت هەموو شەوێک بۆ ئەنجامدانی نوێژی تەراویح. چۆن بڵێن ڕەمەزانت پیرۆز بێت یان ڕەمەزانتان پیرۆز بێت؟ هەر یەکشت بەکارهێنی ئەویش ڕامەدان مبارەک. ڕامەدان مبارەک واتە ڕەمەزانتان پیرۆز بێت یان ڕەمەزانت پیرۆز. When the month starts, Muslims greet each other by saying Ramadan Mubarak. واتە کاتێک مانگ دەستی پێکرد، مسلمانەکان سڵاو لە یەکتری دەکەن بە وتنی ڕەمەزانت پیرۆز.